دەم باش دایکên هێژا jinên bi qîmet dengderên bi romet jin û hilbijartin bawayekê zêndî li hemberî hewe ye. Hêjan di hevdeh xelekên bername jin û hilbijartin de me bi meydanî plan û nexşereya hevdeh jinên kandîd ku ew dixwazin biçine Parlamenta Kurdistanê û sibê dengdana giştî bi rêve diçe bûye înan serekranê. Aniha li vê derê sê xanimên hêja mêvanên min in. Gelek bi xêr hatin ser çava. Evrûkê em dê li ser rola jinê di siyasetê de di Perlemanê de biaxivîn. Ji wan jî xanima Naznaz Mihemed ku parlamentera xola duwem ya serlîsta Partiya Demokrata Kurdistanê bû. Her wiha terzecav ku çalakvana buwarê jina ye. Dîsa jî li wê layê henê xanim Haje Silêman ku xola sêyem li serlîsta Şiûî û niha jî berpirsa Mekteba Hilbijartinên Navendiyê Hizba Şiûî ye. Hîn her sê gelek bi xêr hatin serçavên me bû jin û hilbijartin. Hûn jî dizanin di hevdeh xeleka de ما وەکە بەرنامە ژن و هەڵبژارتن پلان و نەخشەرەیەن هەفتە ژن ئاشکراکردن لەسەر هەموو ئالیان هەموو پارتیان بێ جوداهی ئەم ئانها پێشی و پرسێن خاوەکە ژن و هەڵبژارتن ji hewe jina bikەین ka di nav siyasetê di nav parlemanda rola jinê çi be û çi bêtekirin ji bo ektîvkirina jinê divan her du aliyan da her wiha di desalata tenfîzî de em dê berê xwe bidin vox popê ku me raw nerîna hin xelkê standiye di bername jin û hilbijartin de eger jin di nav siyasetê de be di nav parleman da be baweriya we heta çira deyî pêtê û dixwazin jin di nav siyasetê de di nav parleman da ji bo jinên din çi bike em bi hevra binêrin dû revetgerin hûn jî temaşa bikin. هیچ سیاستمەدارێکی کورد پێم وانیە لە سیاسەتا سەرکەوتوو بێت بە تایبەت ئافرەتی شوە لەم ڕۆژە پیاوەکە ناتوانێت لە قسەی خۆی بکات چ جابگا بە ئافرەت هەشە ڕەنگە بوێر بێ بەڵام زۆر کەمن. تو ئامادەی دەنگی خۆت بدەیت؟ نا من هەرگیز دەنگم نییە و بڕیارش نایە دەنگیش هەر نایە سێخەم پێیان نییە لەبەرەوەی کارێکی وایە نەکردو متمانە لە بینی ئینسانەوە دروستە بێت کاتێک کەسێک بڕیارێک شیابی باتە سەر وعدێک شیابی باتە سەر لەسەر قسەی خۆی سوور بێت بەڵام من هیچ کامیان لەوە نابینم. حەزەکەم ڕێژی ژنان زیادی بە خۆشحاڵیەوە بۆ ئەم جارە ژن زۆری تایە بەڵام وەکو ئەم جارە من بڕیاری خۆم میاوە. یعنی تو وەکو ژنێک پێت خۆش نییە دەنگی ژنان لە ناو پەرلەمان زیاد بێ بۆ ئەوەی ژنان زیاتر دەکۆکی لە مافی ژن دەکات؟ بەڵێ زۆریشم پێ باشە و زۆر باشیشە بۆ ئەم بارودۆخەکە کوردستان ژنی زۆر بێ لە پەرلەمانە. ئەگەر ئەو ژنە بچێتە پەرلەمان تو داوا دەکەی وەکو کچێکی سلێمانی چ بگۆڕدرێت چی یاسایەک هەبێت چ ڕێنمایەک هەبێت؟ کار لەسەرەوە بکرێتون و تیژی ژنان کەم بکرێتەوە کاروباری ڕێکخراوەکان چالاکتر بکرێت چونکە بەڕاستی ڕێکخراوەکان هیچ کارێکی ئەکتیڤ ناکەن. ڕێکخراوی ژنان مەبەستە؟ بەڵێ. پێم وایە پێگەی ئافرەتان لە کوردستانە پێگەیەکی بەهێز بۆ پێشتر ڕۆلی ئافرەتان دەوری خۆی بینیوە بەڵام ئەگەر باشتر بێت لە پەرلەمانی ئایندەیە لە پەرلەمانی ڕابردا خولی چوارم پێم وایە ڕۆلی بەهێزیان هەبووە بەڵام ئەگەر لە خولی پێنجەمە ئینشەڵا بتوانن ڕۆلی ئافرەتان کاریگەرتر بن بەهێزتر بن بۆ ئەوەی بتوانین کاریگەریەکی ئەوتوان هەبێت لەسەر مافەکانی ئافرەت بەڕاستی ئەو تونتوتیژانی کە لە هەرێمی کوردستانە ڕوبەڕووی ئافرەتان دەبێتەوە بتوانین کاریگەریەکی زۆر بەهێزیان هەبێت لەو ڕوانگەوە. پێشم وایە پێشتر کاری باشیان زۆر کردووە لە پەرلەمانی کوردستاندا پێگەیەکی بێز بوون لە هەڵبژاردنەکانی ڕابردووە پێم وایە لە ساشەستی دەنگی ئافرەتان بووە کە ئافرەتان چوونەتە پەرلەمانی کوردستان داوا لە هەموو ئافرەتانی کوردستانەکەم بۆی پێگەی ئافرەتان لە پەرلەمانی کوردستانە بەهێز بێت بچنە سەر سنووقەکانی دەنگدان بۆ ئەوەی بتوانن پێگەی ئافرەت و ڕۆلی ئافرەت لە پەرلەمانی کوردستانە بەهێزکەن هەرچەندە ڕۆلی ئافرەتان لە پەرلەمانە بەهێز بێت پێم وایە پەرلەمانیش سەرکەوتوترە بێ هەتا ئافرەتان سەرکەوتوت نەبن لە هەرێمی کوردستانە پێم وایە کوردستانی سەرکەوتوو نابێ. بۆچی gelek cara baweriya civakê bi hêz û şiyanê jinê nahêtin? Boçî gelek cara li hember hêz û şiyanên jinê jin bi xwe diş derdikeve û civak bi tevahî. Lê eger rêjeya jinê di deshilatê de di siyasetê de zêde be bibe 50-50 dibe ku ew qas dijmin jî ji bo jinê dernekevin. Dibe ku jin jî bi biryar be duwan derfetan da. Lê eger dengê jinê kêm be ku dijmin jî zêdetir bin. Ez digel wan xanima wan nîqaşa û nîqaşên zêdetir li ser wan axiftinên ku wê xelkê jî xelkê asayî bû kurbûn kij bûn kurukçên vî miletîne gilî û gazin de hebûn ez ji wan xanima dikim destpêkê Naznaz ha ji te dipirsim ku tu pêştir jî di xola duwem bawerim ya perleman da endam perleman bûyî li ser lîsta Partiya Demokrata Kurdistanê tu bi xwe ji malbateka şûreşger di awareyê da ji dayîk bûyî
ژنێن ماڵباتە هەوە مل بە ملێ mêران دەما خۆدا شۆڕەش کردبوونە هەرچەند کو نەڕاستە و خۆشی بە هەرچەند بە هەلگرتنا چەکێژی نەبوو لێ ڕوڵێوان هەبووە دە شۆڕەش و خەبات و دەسەر هەلدانادا حتا نەهاژی ڕوڵێ ژنێن ماڵباتە هەوە هوسا دناو سیاسەتێدا خورتە یانە کێم بووە بێگومان ئێمە لە ڕووی کللتوریەوە لە نەگەیشتوینێتە ئەو ئاستاکە قوبوڵمان بێت ژن دەتوانێت ئەو دەورە ببینێ لە سیاستدا لە ئیدارەی وڵاتدا بۆیە ئاسان نییەوە هەموو کاتی دەوێ بە پێی تێپەڕینی کات ئەوەی ئەو ڕۆکە لە 2010 ئێمە دەبینین ئەو پێشکەوتنە لە ڕووی کللتوریەوە لە ڕووی هزرەوە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە چوە زۆر جیاوازە لەگەڵ دەستپێکی دامەزراندنی پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 پێشکەوتنێکی یەکجار زۆری بینیوە بۆیە ئێمە دەبێ وەخت بدەین بە کەسوکار وەخت بدەین بە ئەحزاب وەخت بدەین بە مجتەمەعی خۆمان بۆ ئەوەی بتوانن هەزمی ئەو گۆڕانکاریانە بکەن و ئەوەش بە یەک دەست ناکرێ هەم ژنان دەبێت تەحەدی بکەن و بێنە پێشەوە هەم دەبێت پیاوانی ڕۆشنبیریش پشتگیری لە هاتنە پێشەوەی ژنان بکەن بۆ ئەوەی لە هەموو کایەکانی ژیاندا بەشدار بن. بەێ تو پاشی شەڕێ براکوژیە وەختێ تو لە پەرلەمانی ڕێژەیە ژنان د پەرلەمانێدا سەدا هەشت بوو بێدەمێ لێ ئاە هەم دبینن سەداسیژی دەرباس کرد نابێت سەداسی هێکێنتر بە ڕاست. ژنێن نوکە تو دبینی بجورعەتتر بوونە ji ber wê ڕێژە زێدا بووە؟ بێگومان تەسیراتی زۆرە هەم لە ڕووی ژمارەوە لە ڕووی چەندایەتیەوە ژمارەکە گۆڕاوە لە سەردەمی کە ئێمە کە هاتین 125 بوو لە دەورەی ئێمە کرا بە 130 ئەوەش بە تەحەدیات و هەوڵ و خەباتی ژنانی سیاسی ئەحزاب ژنانی کۆمەڵگەی مەدەنی پیاوانی ڕۆشنبیر و ئەو لیژنەی داکۆچیکردن لە ئافرەتان لە ناو پەرلەمانی کوردستان ئەو هەوڵە درا بۆی ڕێژەی کۆتا بەرز ببێتەوە. و لەو ڕێژەیە کە تۆ زۆرە مەجال دەدەی بێن لە ناو کای سیاسیدا کار بکەن یا لە جیهازی تەشریعی کار بکەن کە ژمارەکە زۆر بوو بە تەئکید ژمارەیەک نوخبەیەک لە ناو ئەو ژمارە زۆرە پەیدا دەبن هەڵدەکەون بۆ ئەوەی بتوانن دەوری خۆیان ببینن بەڵام کە تۆ ڕێژەکەت بەرتەسک کردەوە لەوەی کە بتانی ژمارەیەکی بەرچاو ئەکتیڤ و چالاک لەو بوارە کار بکەن کەم دەبێتەوە. بەێ. تەرزەخان توژی وەکێت چالاکوانێکە ژنایی ئەم بەحسێ ڕوڵێ مەدیای بکەن بگشتی چ ڕوڵێک دیتیەش بۆ هاتنە پێشا زدەتر یا ژنا و زەڵارکردنا هەن مەسەلەیان هەن کوژیکێن تاری لە پێشچاوی ژنێ مەدیا کوردستانی ڕوڵێ خۆ گێڕایە یان نە؟ من پێم وایە ئەو کاتی کە نازناسخان و ئەوانەی وەکو ئەو لە خولەکانی پێشووی پەرلەمانە کاریانە کرد ئەرکیان قورستر بوو لەگەڵ ئەوەشا بە ئەرکی خۆیان هەستان من ئاگاداری چەند هەڵوێستێک و چەند یاسایەک هەم کە لەو کاتانە کراوە کە زەحمەتیش بوو. ئێستا دەرکەوتنی ئافرەت ئاسانە بەهۆی سۆشیال میدیاوە بەهۆی هەرچی ئافرەتێک بێوێ هێزی خۆی دەرخە زەمینەکە باشتر ڕەخساوە بۆ ئەوەی کە دەرکەون بەڵام هێشتا پێم وان نییە کە ژمارە تهدیدی ئەوە بکات کە ئایا ڕۆڵی ئافرەت لە پەرلەمانە بەهێزە یا بەهێز نییە ئەکەوێتە سەر تاچی ئەو ئافرەتە ئەکەوێتە ئەو کەسەی سەر ئەو کەسەی کە ئەچێتە ناو پەرلەمانەوە چ پیاو بێت چ ژن چ ئەرکێک لەسەر شانی خۆی دانێک یعنی بڕایاتە ئەو ژنێن نوکار لە خۆڵێن پێشتر و ئەوێن کو نەهاخ و کاندیدکردنە بڕایاتە ئەو ژنن یەن کو مافێ ژنێ بپارێزن تە باواری بوان هەیە وەکی چالاکوانێک من وەکووتم چەند هەڵوێستێکم لەبەر چاوە وەکو ژنێک ئەتوانم سوپاسیان بکەم وابزانام نازناسخان لە کاتێکە ئەندام پەرلەمان بووکەیەکی شوبات ڕۆیە کە کارەساتەکە یەکی شوبات ڕوویدا لەو کاتا نازناسخان وابزانام هەڵوێستێکی خۆی نوان من چەند شتێکم بیرە بەڵام من زۆر گەشتبین نیم بەوەی کە ئەم منافەسەیە کە ئەم چەند ساڵەی دوایی هاتۆتە پێشەوە چەند ئافرەتێکی تەنها بۆ با بڵێن بۆ چەلەحانێ و بۆ
تەنها مناقەشەکردنیان پێ تەنها قسەکردنیان پێ تەنها ئەتوانن جوابی بە قووت بنەوە لە بەرنامەکانە بۆ شەڕی سیاسی قوت بداتەوە نەخێر پەرلەمان شوێنی ئەوەیە کە ژنەکە بتوانێت بڵێن نە لە کاتێکا کە ئەکەوێتە بڕیارێکی قرس ئەکەوێتە بەردەستی نەک لە بەرنامەی تەلەڤیزۆنیا بتوانێت چەلحانی چاکتر بکە یعنی بڕایاتە ئەو ژنین کوچونە پەرلەمانە دخولێن دەربازبوویدا ڕێزاتە بۆ هەن جوانە دیتەنێ لەسەر ئەکرانە کارینە باخوین یعنی دیاساین کو نەت خزمەتە ژنێدا بوونە نەشیانە تشتێکی بەڵێ من پێم وایە ڕاگەیاندن ئەتوانێت کاری ئەوە بکات کە خەڵک ڕێی خۆی بڵێت کە خەڵک ڕێی خۆی مناقەشە بکە کە کەسانێکی چالاکوان و کەسانێکی مەدانی قسە لەسەر باسەکان بکەن بەڵام ئەندام پەرلەمانەکان ئەرکێکی قورستریان هەیە ئەویش یاسادانان ئەوان یاسادانانیان لە بەردەستایە بەڵام ئێمە بڵێ چاودێرن و کاری قورستریان لەسەر شانە ئەگەر ئێمە بین ئەندام پەرلەمانێک بەوە قیاسکەین کە لە بەرنمەیەکی تەلەڤیزۆنیا قسێکی بە قووەتەکە کە ئێمە لە 4 ساڵی پێشوا ئەومان بینی بەداخەوە ئەمە ئەکەوێتە بەر ئەوەی کە من ناتوانم بەو ئەندام پەرلەمانە بڵم کە قسەی بە قووەتەکە و کە قسەی چاکەکە و کە جوان جوابی پەرلەمانە جارێکی دەستی خۆ بلند ناکەم توات بێوانە بەڵێ بوو لە پەرلەمان جارێک دەستیان بەرز ناکەم بڵێن نا لەناو پەرلەمانە شوێنی ئەوەیە بڵێن نا لەناو پەرلەمانە شوێنی ئەوەیە کە هەڵوێستەکەی خۆیان بنوێنن بێجگەل لەوەی ببوورە ئافرەتەکان دوو جاریش ئەرکیان لەسەر شانە یەکێکیان بەڕاستی ئافرەت ئەگەرچی بە ئەوەی کە دەرئەکەوێت زۆر بەهێز دەرەکەوێت بەڵام بەڕاستی وەزعی ئافرەتی کورد زۆر خراپە لە بەروێ نیسبەی کوشتن هێشتا هەر هەیە و بەێ ئەم دل سەروێ باڵین توەکی چاڵک ژنە گەلک برینێن هەی بڕاستی نەدەرمان کرینە ئەس دچاوێن تەدا وەکی ژنە گەلک تشتا دەبینم ئەم دل سەروان خەڵە باغین هاژە خان تو لەسەر لیستە شوێی بوو دخوڵە سێمیە پەرلەمێنتا کوردستانê لیستە هەوە لەوانێ هەوە داکوکیە لەسەر یەکسانیەت کرد هەون دەبێژن یەکسانی دادپەروەری هون کارینەوە یەکسانیە و دادپەروەریە دناو لیستە خۆدا بەرقەرار بکەن هەبە بەێ لە ڕاستیدا بۆ ینی وەڵامی ئەو پرسیارە دیارە ئێمە وەکو حزبی شوعی زۆر گرنگجی بە ئافرەتە دەین هەر بۆ ئەوەش ینی ئێمە ئەو کاتێکە من بربژێری حزبی شوعی بووم بۆ پەرلەمانی کوردستان ینی وا بڕیاریدا حزب کە ئافرەت بکاتە سەرۆکی لیستەکە ینی گرنگجیدانی حزبی شوعی لەو ڕوەوە ئەوە بووە کە زیاتر گرنگجی بە ئافرەت بدە بۆ ئەوەی بتوانێت لە مووقعی سونعی قرار بێت لەو شوێنە بێت کە بڕیاری لێ ئەدا بۆیە بەڕاستی ئەو کاتە ئێمە کە لیستەکەمان هەبوو بە ناوی لیستی ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتی لە ساڵی 2009 بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان حزب بڕیاریدا کە سەرۆکی لیستەکە ئافرەت بێ بۆیە یعنی ئەوە گەواهی ئەوە ئەدات کە حزبی شوعی گرنگجی بەوە ئەداوە گرنگجی بە یەکسانی نێوان ژن و پیاو ئەدا ئەوە زۆر گرنگ بوو بۆ من وەکو تەجروبەیەک و وەکو ئەوەی کە ینی هەستم بەوە کرد کە چەند ساڵە من لەناو ئەو حزبە ئیشەکەم ئەو حزبە ینی ئەو ماندووبوونم بەلاش نەڕۆیشتووە حزب زیاتر گرنگجی بە ولایەنەداوە گرنگجی بە ئافرەت داوە بۆ ئەوەی بیباتە پێش یعنی تو هەستکەی مەقدوریەک بوو ژنا هەیە پێویستە زێدەتر ڕێژیا ژنا دناف حزباتەدا یان بەسە نەخێر من ینی ئێستا ئەگەر بڵێ ڕازیم لە ئادای حزبەکەم وەکو یعنی حزبێکی پێشکەوت و خواز وەکو حزبێکە کار بۆ یەکسانی لە نێوان ژن و پیاوەکە من لەو ئادایە ڕازی نیم چکە بەڕاستی ئێستا ینی ئەمە پێشتر خەڵکی شوعی پێشتر ینی ئافرەت زیاتر لە ڕیزەکانی ئیشی کردووە کەوادری زۆر بە جورئەتی هەبووە بوێر بووە پێشمەرگە بووە تێکۆشانی کردووە لە شاخ بووە لەگەڵ پیاوەکان تێکۆشانی کردووە ینی من پێم وایە ئێستا تەراجعێک هەیە لەو بابەتە بۆیە پێویست دەکا یعنی بە تایبەتی من حزبەکەی خۆم دەڵێم کە گرنگجی بە بواری ئەوە بدا کە چۆن بتوانێت ئەو یەکسانیەی کە کاری بۆ دەکات لە نێوان ژن و پیاودا کار بۆ ئەوە بکات کە ژن بەرەو پێش ببێت بەڵێ تووەکە ژنەکتە چ کار بوێ هەندێک کریەک و تووەکە بەرپرسا مەکتەبە هەڵبژارتنە حزبە خۆی وەکە ژنەکتە هەوڵدا ڕێژە ژناش بوو کاندیدکردنێژی بۆ وەرگرتنا پۆستە و ئیمتیازاتان زێدە ببیت هەوڵێتەوە کە ژنەک چ بوون بەڵێ بەتەکید ینی ئێمە من بەو حکومەی کە ئەندامی سەرکردایەتی حزبی شوعیم و بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی حزبم
کارم بۆ ئەوە کردووە کە بتوانین زیاتر یعنی ئەو ژنانەی کە لە ناو حزب ئیشەکان گرنگیان زیاتر پێ بدرێت لە ڕووی ئەوەی کە زیاتر یعنی بەرەو پێش ببرێن زیاتر ئەوانە بواریان بۆ بڕەخسێ کە لەو شوێنانە ئیش بکەن کە ینی نەک وەکو کەسێک بن کە تەنها بەناو بن یعنی ئەو ژنانەی کە لەگەڵ ڕێزم بۆ ئەو ژنانەی کە لەوانەیە زۆریان یعنی لە مووقعێکدان لە پلۆپۆستێکدان بەڵام نەیان توانی لە ناو حزبی تودا هەنا ئەو کەسانە من باوەڕ ناکەم لە ناو حزبی ئێمەدا هەبی چکە بەڕاستی کەس نابێژیت دەوێ من ئێمە نەخێر یعنی من بەبستم ئەوە نییە بەڵام ئێمە ینی بەڕاستی کاتێک کە ژن لە مووقعێکدا دەبێت ڕۆڵی خۆی ئەبینێت ینی دەتوانی ئەو ڕۆڵە ببینێت کە چۆن بتوانێت کار بکات چۆن بتوانێت ئەو مەسئولیەتەی لە سەرشانیتی جێبەجێ بکات وەکو کادرێکی حزبی یاخود وەکو ژنێکە کار بۆ ئەوە دەکات بۆ یەکسانی لە نێوان ژن و زۆر باشە نازخان گاوا تو لە پەرلەمانێ بووی 50-50 بوو پارتی و یەکەتی پاشی ژی ئەو حزبێندی هاتن بتایبەت پشتی نەمانە ڕژێما سەدام ئێدی ئازادیەکە زیاتر لە کوردستانی بەرقەرار بوو ڕێکخراوێن زیاتر هاتن جاوێ ژنا زیاتر وەبوون دوێ دەما کو تو لە پەرلەمانێ ڕوڵا ژنا تو چاوا دنرخینی ڕوڵا ژنا ئەکتیڤ بوو ژنوەکە پێویست خوددان قرار و بڕیار بوون یان ژیوەکی خانما چالاکبان تەرزە جاف دەبێژیت گەلێک جارە ژنێن ئانها بتایبەت وان خۆڵێن ئاخیرێدا چونە پەرلەمانێ لەناو پەرلەمانێ بێقەرار بوون هیچ گوتنێک نەبووە سەردەماتە چاوە لە خولی دووەمی پەرلەمان بە پێی هەموو ئەو نووسراوانەی کە ماوەتەوە وەکو پرۆتۆکۆل لە پەرلەمان ئەوە دەردەخات کە ژمارەیەک نخبەیەک لە ژنانی ئێمە لە پەرلەمان دەورێکی زۆر باڵایان هەبوو لە چواردا لیژنە دوانیان سەرۆکی لیژنەکان ئافرەت بوون و دەورێکی زۆر باڵایان هەبوو لە گۆڕانکاریەکان لە گۆڕانکاری لە یاساکان وەکو یاسای پەروەردە و خوێندن یاسای باری کەسی و لە دەرچوونی یاسای وەبەرهێنان ژمارەیەکی زۆری یاسا لە سەردەمی ئێمە دەرچوو کە بەڕاستی ژنەکان دەورێکی زۆر کارایان تێدا بینێ و لە بەرەو پێشەوەچوونی کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵیان زۆر دیار بوو لە پەیوەندیەکی پتەودا بوون لەگەڵ ئێنجۆکان بەردەوام ئێنجۆکان لە ناو لیژنەکانی ئێمە لە هاتوچۆدا بوون لەگەڵ زانکۆکان ئێمە بەردەوام لە پەیوەندیدا بووین و ئەو ڕۆڵایەکێتی ئافرەتان دە ئەکتیڤکردنا ژنێ ناو پەرلەمانێدا تو وەکی ئەندام پەرلەمانێکە پێشتر و نەهاژی مامۆستا زانکوێ ڕێکخراوێن ژنان چ ڕوڵێکی ئەکتیڤ هەبووە وەکو ڕێکخراوی تایبەتی ژنان من زۆر بڵێم لە هەموو بوارەکان ئەوان توانی بیان دەوری خۆیان ببینن لە پێشکەوتنی پەرلەمان نەخێر بەڵام توانی ویانە لە قەزایای ژن لە هەموو ئەو شتانێک کە ڕەبتی هەیە بە یاسای باری کەسی لە کێشەکانی ژنان بەڵێ ڕێکخراوەکانی ئافرەتان هی ئەحزاب و هی ئێنجۆکان هەر هەمویان لە پەیوەندیەکی زۆر پتەودا بوون لەگەڵ لیژنەکانی پەیوەنددار لە ناو پەرلەماندا بەێ تەرزەخان ینی حتەوەی دەمێژی پایین دبە ژە ئاخفتنێن نازنازخانێک و ژە ئەدا ڕێکخراوێن ژنا ڕازی بووە تو وەکە چالاکوانێک ژە ئەدا ڕێکخراوێن ژنا لە کوردستانێ ڕازی ئەگەر ئێمە بین وا چەند ساڵە ئەم ڕێکخراوانە کارەکەن لە هەمان کاتیشا ئێمە لە بەرچاومانە هەموو داتاکان داتای کوشتنی ئافرەتان داتای توندوتیژی زیاد بووە کەم بووە هەموو گرفتەکانی کە ئافرەت هەی بووە کە ژنەکان هەیان بووە کەم بۆتەوە ئەگەر ئەو ڕێکخراوانە کاری جدیان بکردایە بەڕاستی ئەبواە ئێستا ئافرەتەکان وەزعێکی تریان هەبواە دەتوانم لەسەرەوە کۆمنتێک بدەم تەرزەخان بۆ ئەو مەبەستە بەڕاستی جارانی جاران ئەگەر ئێمە زۆر بگەڕێینەوە دواوە لەوانەیە ئەو قەزیانەی ژنان زۆر کەم سەدای هەبوو زۆر کەم لە ناو مجتەمع باز دەکرا و ژنیش ڕێژەی کوشتنی ژن و یا عەزیەتدانی ژن لەوانەیە زۆر کەمتر بوو بێ لەبەرچی چونکە ژنان بە تەواوەتی مطیع بووینە و ئەو وشەی کە جەنابەت گوتت نە لە ناو کللتورەکە نەبووە بەڵام کە تۆ هوشیار دەبیەوە و تەحەدیات دەکەی و نەدەڵێ
بێگومان لەو کاتانەدا بەرەنگاربوونەوە دەبێت ڕوبەڕووبوونەوە دەبێت و عزیێتدان دەبێت تونند و تیژی دەبێت ینی باشترە ئەوە نەبێژن بەڵێ نەخێر کە تۆ دەتەوێت مجتەمع بگۆڕێ دەتەوێت فکری مجتەمع بگۆڕی بەرامبەر بە قەزەیە کە هەیە وجودی هەیە لە هەموو دنیا کێشەیەک هەیە بە ناوی نایەکسانی لە ڕووی ڕەگەزیەوە کە تۆ ئەو تەحەدیاتە دەکەی بێگومان تووشی کۆمەڵی گرفت دەبیەوە و قوربانیش دەبێ بدەیت ئەوەی کە لە سەری بە جواب دێ هەر بۆ نمونە لەو یەک مانگەی ئەخیر نزیکەی 4 تا 5 ئافرەت هەر لەو یەک مانگە لە بەغدا کوژراون تێرۆر کراون تەنها لەبەرەوەی کە بەرەنگاری کۆمەڵێک عادات و تەقالید بووینەوە بەعزێک شتیان داهێناوە کە نامۆیە بۆ مشتەماع کە لەوانەیە پاشی دەساڵێکە زۆر کوردستانێت کەین بڕاستیژی گەلک جارە ئەم وەکی ڕۆژنەماڤانگەڤڕە و شێت بینن خەمبارە یعنی دلێ مرۆڤی تێشینیتن وەکی چاڵکوانێک ئەس نێڕیناتە بزان کەرەمکە من حەزەکەم شتێک هەیە ئێمە بە تەواتی جیایکەینەوە جۆرێک ئافرەت هەیە کە ئێمەین جۆرێک ئافرەتی تر هەیە ئەمانی سەر سۆشیال میدیان ژنانێک هەن ئازادن ئازادە کە بخوێنێ ئازادە کە ئیش بکە ئازادە کە سەما بکە ئازادە کە میکەپ بکە لەسەر سۆشیال میدیا جۆرە ئافرەتێک هەیە ئەمەیە کە ئەتوانێ تا ڕادەیەک ژیانی خۆی بە شێوەیەک بە ئازادی ممارەسە بکە ئەمەی کە ئەم ژنانەی کە ئەکوژرێن ئەمە دیاردەیەکی تازەیە کە ئەو جۆرە کچانە بکوژرێن کە ئەو جۆرە ئافرەتانە بکوژرێن ئەوە پێڕات بنجی تازەیە بەڵێ لەبەرەوەی دیاردەکە هەر وەکو خۆی تازەیە ئێمە گرفتەکەی ئەم ژنانەی کە لە ناو 4 دیوارە تووشی تونگوتیژیە بنەوە ناچار ئەبن خۆیان بکوژن کە من چەندین جارباسی ئەوم کردووە و کە ڕوبەڕووی ڕەخنەش بوومەتەوە وتومە ئەبێ ڕێز لەو کەرامەتیان بگرین کە ئیتر قبوڵی ئەو هەموو چەسانەوەی ناکەن بەرەوەی لە ناو 4 دیوارە وەکو دوو پشک کە ئاگر دەوریانەیە خۆیانە کوژن لەوانەیە ناتوان بڵێم بڕیارێکی ڕاست بێ بەڵام جاری وایە حەقیانەی بەێ گەلک جارە ژن ئەو شتێک و دخوازن ناکەن خۆ بێدەنگ دەکەن حتا خۆشەویست بن حتا دژمنێت تازە بووانە چێنە بن لێگەوا ژن دەنگی خۆتکەن دژمنێت تازە بووە دەردکەن ژن چه بکەتن حتا ژوێ بربەستێ خلاص ببیتن یا دەبێت دژمنێت تازە چێ ببن نەمینیت خۆشەویست یانژی وەکە یەن بەغدای بێتە کوشتن لە کوردستانی ژخوا احتیمالە مانگەی جارە یەک کچ بێتە کوشتن لای ئێمە کوشتن ڕانەوەستاوە لە هیچ کاتێکە خۆ بەڵام ئێمە ئەتوانین بە هەر بە زنجیرە باسی ئەو کچانە بکەین کە ئەکوژرێن لەوانەیە کچانی وەکو تارافارس و ئەو دکتۆرە ڕەفیف یاسری و ئەم جۆرانە نەبن بەڵام ئێمە کوشتنی ئافرەت قەت لە لای ئێمە ڕانەوەستاوە بەداخیشەوە من ئەوە ئەڵێم کە کۆمەلگا تا ڕادەیەک بە ئاسایی سێری ئەو دیاردەیە ئەکا بۆیە ئێمە ڕاهاتوین کە کچێک بکوژرێ و هەمومان پۆست بکەین هەمومان ڕسمی پرۆفایلەکانمان بگۆڕین بۆ ماوەی ڕۆژێک دوای وێ کچێت کوژیتن بەڵێ برایاتە یاسای ڕۆڵێ خۆ نەگێڕایەش بوو سزادانەوان کەسێن دەبنە سەدەمێ کوشتنە کچێکی دەناف کۆمەڵی هەیەدا وایە یاسا ئەتوانێ زۆر ڕۆڵێ خۆ گێڕایە نەگێڕایە بیگێڕایە ژن کوشتن نەئەمە بیگێڕایە ئەو کچانەی کە ئێمە لە ماوەی 2 ساڵە ئەتوانین بە ڕیزە بیان ژمێرین ئەکوژرێن نە ئەمان لەبەرەوەی یاسا چاوترسێنە ئێمە هەر لە کاتێکا کە یاسا کوشتنی شەرەفی ڕاگرت و وتی بە کوشتنی بە جەریمە حسابە من لە کەسانێکی ئاساییەوە ئەمانەی کە زۆر عشایرن و کوشتنی ئافرەتیانە ئاسایی بووە بیستومە کەوتیانە فلانە کەس ژنەکەی تەلاقدا نەیکوشت خۆی ناخاتە سژنەوە بەێ زۆر باشە هاژەخان ئەگەر ژن دەسەڵاتە تەنفیزیدا بیت ژن حاکم بیت ژن بڕیاردەر بیت ژن وەزیر بیتن ئەف هەممی دەردەسەری و نەهامەتی و نەخۆشیە ممکنە بسەرێ ژنێ بهێندە ناو کوردستانێدا ئەگەر ژنژی وەکی زەڵامی 50 بە 50 بیتن دە پەرلەمانێدا دە دەسەڵاتێدا دە تەنفیزێدا ژن نکارە خۆ بپارێزە ژنێندن بپارێزە بڕائیاتە لە ڕاستیدا من پێم وانییە ئەوە مرج بێت ئەگەر بۆ نمونە ینی زۆربەی حاکمەکان ژن بن ژن پارێزراو بێت یان زۆربەی ئەوانەی کە مشەرع لە پەرلەمان ژن بن ژنەکان پارێزراو بن من پێم وایە عقلیەتەکە عقلیەت زۆر کاریگەری زۆر هەیە لەسەر ژن و لەسەر پیاو ینی لە کۆمەلگا عقلیەت زۆر کاریگەری هەیە
بۆ نمونە ئێمە یعنی کە لە پەرلەمان بووین ئێمە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لە خولی ئێمە دەرچوو. ئێمە بەڕاستی زۆر کارمان بۆ کرد کە بتوانین یاسایەکی وا دەربکەین هەتا بتوانین ژن لە توندوتیژی بپارێزین. بەڵام ینی بەداخەوە ژن هەبوو لە پەرلەمان ئەیگوتە من هیچ باوەڕیم بەوە نییە بەو یاسایە نییە و ئیمزاشی نەکرد کە نردمان بۆ سەرۆکایەتی پەرلەمان ینی ئیمزای نەکرد لەبەرەوەی وتی ینی من بەوە ڕازی نیم بەو یاسایە بۆ ڕازی نەبوو لەبەرەوەی کە بۆ نمونە مەسەلەی لێدانی ژن ئێمە لێچێک لە توندوتیژیەکان ئەوەیە ینی کە لەلایەن پیاوەوە لێدرێ ینی مع احتراماتم بەڵام ئێمە ژنمان هەبوو ئەیگوت ینی چییە پیا و باشەقێک لە ژنەکەی بدە یعنی چی تێدا بەێ داخفتنێتە داوێ فام دکەم و شەرت نینە ژن دەدا ساڵاتی دەبێت حتا بکاریتن ژنێ بپارێزیت بەڵێ بەتەکید یعنی ئەزانی چۆن عقلیەتەکە بڵێ یعنی عقلیەت لە ناو کۆمەلگادا چ بۆ ژن چ بۆ پیا چکە ئەگەر ژن وەکو پیا و بیر بکاتەوە ینی ئەگەر لە ناو پەرلەمانیش بێت ناتوانێت کاریگەری هەبێت لەسەر یاساکان یان لە دەسەڵاتی تەنفیزی بێت یاخود لە دەسەڵاتی قەزایی بێت ئەگەر حاکمیش بێت ینی ئەگەر ژن حاکمیش بوو بەڵام بە عقلیەتی پیا و بیر بکاتەوە بەرامبەر بە ژن ناتوانێت کاریگەری هەبێت ئەگەر هەموو جەما ژنێت وسا زۆر کوردستانی هەنە یان کێ من بەڵێ من پێم وایە هەیە ینی من ناڵێم زۆرە و ددا سەڵاتێکی دانە بەڵێ بەێ کەرم کە من هەمیشە ئەو قسەیەکەم لە ناو کوردستانە فعلەن عقلیەتی پیاوسالاریەکەی کە هەیە کاریگەری زیاتر لەسەر ژنەکان هەیە وەک لەسەر پیاوەکان ئێمە پیاوی فەمینیستمان زیاترە وەک لە ژنی فەمینیست ئێمە پیامان هەیە زۆر ئازادی خوازانەترە بەرامبەر ئافرەتەکان وەک لە ژنەکان ژنەکان زۆر جار زۆر بێڕەحمن بەرامبەر یەکتری ئێمە تەنانەت لە کوشتنی ئافرەتێکی شاسێرەکەین زۆر جار ئافرەتەکان ئەڵێن ئاخۆچی کردو و ئاخۆ لە سەرچێ و ئاخۆ ئەوەیە لەوانەیە پیاوەکان هێشتا باشترێک ئازانەت دانەتر کاریگەری عقلیەتەکە عقلێتە پیاوسالاریەکە مەرج نییە پیاوێک پیاوسالار بێ جاری وا هەیە زۆر جاریش ئەسڵان ژنەکان پیاوسالارترن باشە چ بکەن هاژەخان ji bo guhartinawê fikra berteska jina ku jin bi eqlê zelamî fikir dikin û biryara jî didin li welatê me وەڵام من هەر bi taybet ew jinên ku dida salatê danan serkirden e biryar derin ez jî zor cara wê di çavê jinada dibînim تعقیبا بۆ قسەکەی تەرزەخان من پێم وایە ینی ئەو کە باسی کرد ئێمە ئەو کاتێکە لە پەرلەمان بووین بەڕاستی لە کاتی دەرچوونی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئەسڵەن زۆربەی پیاوەکان زۆر پشتگیرمان بوون یعنی باشتر بوون لە هەندێک ژن کە باوەڕی بە قەزیەکە نەبوو یعنی زۆربەی پیاوەکان پشتگیرمان بوون لە هەموو کاتێکدا لەگەڵمان بوون بۆ ئەوەی یاساکە بە باشی تێپەڕێنین و بە باشترین شێوەبی کە لە بەرژەوەندی ژناندابی نەوەک لە بەرژەوەندی زیاتر یعنی بەرتەسچی بکەینەوە بەوەی کە چاوپۆشی لە هەندێک شت بکەین بڵین وڵا کۆمەلگامان وایە وڵا لەبەر ئەوە نابێت ئەو شتانە دەربکەین یعنی بەڕاستی پیاوەکان هەندێک لە پیاوەکان زۆر پشتگیرمان بوون لەو بابەتە ئەوەی کە ئێمە چۆن بتوانین ینی ئەوە بکەین کە عقلیەت بگۆڕین بەڕاستی ئەوە ینی کاریگەری کۆمەلگایە کۆمەلگا ئەبێ وردە وردە خەتایە تربیەتەیە پەروەردەدایک بابایە یانژی خوێندنەیە دەردوورەیە خەتای چییە؟ کۆمەلگا بە دەرەجەی ڕئیسی چکە کاریگەری لەسەر هەموو تاکەکان هەیە چژن بێت چ پیاو و پەروەردەی خێزانیش بەڕاستی ئەگەر تۆ لە خێزانێک پەروەردە کرابی وا پەروەردە کرابی کە لە مناڵیەوە کە تۆ یەکسانی لەگەڵ کوڕ یان عینەن تەعامل لەلایەن دایک و باوک هەبێ بۆ کچ و کوڕ تۆ وا پەروەردە ئەبی ئیتر ئەو کاریگەریانت لەسەر نابی کاریگەری دواکەوتوی کۆمەلگا ئەو کاریگەریانت لەسەر زۆر جارە هاژەخان ئەس گوتنێکی بیراتە بینم پاشیان ڤەتگێران درێژە بۆ مناقشە خۆ دەدەن زۆر جارە ژن بە خۆ دەترسیت هێز و شیان و بڕیارە خوا نیشا بدات ji derdûrê ji civakê ji tirsawêkê ku êdî xoşewîst nemînîtin ew jî heye bi rastî ew jî derdeke divê ew jî bête çarekirin yanî ew bi tenê bi reya min jî li ser perwerdê tinê nasekinî nizanim reya hewa çi ye ger wê baştir bizanim yanî li ser xwedê jinê bi xwe jî rawestî li ser kesatiya wê dirawestîtin lê hêjan em لغم وایە لە ژێر پێ تەقێتەوە
هەوڵەیە بە نەرمی تەعاملی لەگەڵا بکە هەموو ژنێک ناچارە ئەوە بکە لە ناو کۆمەلگای کۆمەلگای کوردیە کە هەوڵ بی بە سیاسەتێکە و تەعاملی لەگەڵا بکەی کە نەیکەی بە دوژمنی خۆت چونکە ئەگەر بیکەی بە دوژمنی خۆت یەکسەر دوعا نمونەیەکی جوانە بۆ ئەوەی کە یەک کەس بەردی تێگرێ و باقیەکەی هەمووی بێکەوە بەردی تێگرێ نەفرەت دکەن کۆمەلگاکە لەسەرەوە کۆمنتێک ئەم دێت بزەڤڕین نازناسخان ئانها هێژەیان ئەم دێ بە هەڤرا دیسا ڕاو بچوون و نەرینە هەن کەسێن دن بزانن کۆمە دە بەرنامە ژن و هەڵبژارتندا دە مەیدانی ژیوان پرسیە ژنێک دە سەڵاتدار بیت بڕیاردەر بیت دێ بکارە چ بگوهرە کام ببینن ئێمە ئافرەتشانی هەموو شتێکین و ئەتوان دڵنیام مەگە ئافرەتێک بچێتە جێ هەر پیاوێک لەوانەیە لەوان زیاتر بکات چکاکەیتەوە سەر و کەسە خۆی ڕەنگە ئەم ئەگەر بچێتە پەرلەمانەوانەیە زۆر ئیشی باشتر بکە لەوانەیە کە یەکێک ئێستا لەویە دوو چاوەڕێی دەکەی ژنێک لە پەرلەمان چی بکە وەکو کچێک دڵنیام یەکەم شت بی لە مافی ئافرەت دەکاتوانێت لە ناو وڵاتێکی خۆیان لە ناو کووردا چۆن مافی ئافرەت وا لێ بکە کە ئافرەت وەکو هەموو پیاوێک سەربەست بێت Ez hezkim biçe te parlemanî erê wala. Yani tu hazırî biçe dengdanê dengê xwe dejine. Em her dengê xwe dinewîj. İnşallah ki xwe de hasıl. ئەوەی من تێبینیم کردووە ئافرەتان لەسەر جەم شۆڕشەکانی گەلی کووردا دەوری قارەمانیەتیان بووە بۆیە پێم وایە بۆ بوون بە ئەندام پەرلەمان ئافرەت بە دڵنیاییەوە سەرکەوتن بەدەست دەهێنە و من پێشم باشە ئافرەتان ینی هەر بە ئەندام پەرلەمانیەوە نەوەستن داوا بکەن سەرۆکاتی لیژنەکانی پەرلەمانیان پێ بدرێ چونکە من دڵنیام زۆر متمانم بە توانای ئافرەتەیە کە بتوانێت سەرۆکی حکوومەت بێ ینی دەسەڵاتەکانی بەدەستەوە بێ و بە دڵنیاییەوە بە باشی ئەتوانێت بڕیانەوە بەرێ. بەێ ئەگەر دخوازی تشتێکی بگوهاریتون و کاری هەمویان ڕازی بکەی بە تایبەت ناو کۆمەڵگەهێدا و دجهێ بڕیاردانێدا لە وڵاتێمە پێویستە ژن سیاسەتێ بگوهاریت دەبێ شوورەشێکە ژنان سەر هەلبدەتن دەبێ ئێدی کەر بێ زڵامان کەر بێ دەردوورێژی سەرکەفتنێ ژنێڤە نەبن دەبێ ژن نەترسن و بڕیاردەر بن ئەم دەبێ دنەهاو شوندا هەتا بەرنامە بداویتێت ئەم دێ لەسەر وڵا ژنێ دە پەرلەماندا باخ نازنازخان پێشی ئەم بچنە ڕایا خەلکی دەدخواست تشتێکی بێژی کەرەمە کەرم کە بێژە پاشیان باخن لەسەر ئەو ئاخافتنی تەرزەخان و خوشکە هاژە کە باسییان کرد بەڕاستی ئێمە ناتوانین گلەیی بکەین لە ئافرەتانی خۆمان کە بۆ لە فێمینیست نین هەمویان و داکۆچیکارێکی سەرسەخت نین بۆ مافەکانی خۆیان کللتوری ئێمە یەکەم کللتورێکی باوک سالاریە پیاو سالاریە دووەمیان لەو زۆربەی ڕەنگە ئافرەتەکانمانە بەشێکی زۆری لە ئاستی هەزمکردنی ئەو کێشانەنین لە تەحلیل و لە بیرکردنەوەیان بۆ ئەو کێشانە هێندە نەیانتوانیوە لەو ئاستە نەبووینە کە قوڵ ببنەوە بۆی بتوانن شرۆڤەی کێشەکانی خۆیان بکەن و قسەی لەسەر بکەن دەزانن معاناتیان هەیە بەڵام ناتوانن تەعبیری لێ بکەن ئەوە چونکە مجتەمع ڕێگای گرتو بوو تا ئێستا بە تایبەتی لەوەی کە ژن پێش بکەوێ و ئینتیلاق بکە لە بیرکردنەوە و لە ئیبداع و لە حرەکەکردن و لە بەێ ئەم بەحسە سەردەمەکی تکەین تو لە پەرلەمانێ بۆ وێ دەمێ 50 بۆ ڕێژیا ژنان لە پەرلەمانێ گەلە کێم بوو ئەها زێدەترە بوو سەردەمان نها دوێ ژن چ بکات حتا زیاتر ئەکتیڤ بیت دوگە هاتنەوان یاساندا کوجوداهی ڕاگەزی چێتکەن یەکەم لە ئاستی ئەحزاب دەبێ ئەحزاب خۆیان کە پەیڕەوی ناوخۆدا دادەڕێژن کە کۆنگرە دەبەستن لەوێش بە هەمان شێوە مەجال بدەن ئافرەتان بێنە پێش بۆی بتوانن دەورێکی کارا ببینن لە ناو حزبەکەی خۆیان ببن بە کائینێکی سیاسی بۆی ئامادە بکرن کە بتوانن لە داهاتوو لە جیهازی تەشریعی و تەنفیزی دەوری خۆیان ببینن دووەم دەمینێتەوە سەر
ئاستی خۆی شەخص وەکو فرد کە چەند ئیش لەسەر خۆی دەکا مۆزوعێکەیە بە ناوی خۆپەروەردەکردن خۆ پێگەیاندن خۆ ڕۆشنبیرکردن ئاستی بیرکردنەوەی خۆی ئاستی هوشیاری خۆی بەرزکاتەوە هەر کامەمان بۆ خۆمان پرۆژەیەچین هەر کامە بۆ خۆمان دەتوانین کۆمەڵێک شت داهێنان بکەین خۆمان بسەلمێنین کە بەتوانای کە تۆ ئیسباتی خۆت کرد بەتوانای خۆی پیاوان لە هەر کایەک کە تۆ کار بکەی ئەگەر بتانی لە کۆمپانیایەک دەوری خۆت ببینی بتانی لە جیهازێکی سیاسی دەوری خۆت ببینی لە بازار دەوری خۆت ببینی خۆیان دەرگاکان بەسەردا دەکەنەوە بەڵام کە تۆ خۆت پێ نەگەیاند هیچ ئیشت لەسەر خۆت نەکرد زۆر زەحمەتە بە بەردەوامی پیاوان بێن دەستی تۆ ڕاکێشن بڵێن وەرە تۆ لەو شوێنە بڕیارە تەرزەخان بڕائیاتە پارتی و ئالیەن کوردستانê wan jinên şayîste firêtkena perleman yanî ew jinên diçine perleman jinên ji hejîne maqûlin ji bo wî postî jinên hejîne ji bo guhartina wan yasayên ku dijî jinê ne derheqî jinê de hin neheqî hene yan ne هەڵبەتە با زۆر بێڕەحمانە نەبین ژنی باشیان تایە بەڵام ئەکەوێتە سەر ئەوەی کە ئێمە بێ حسابی ئەوەش بکەین کە لەبەر سەرقاڵیان بە مەسلەی سیاسیەوە و شکاندنی یەکتری لایەنە سیاسیەکان ژنەکانیش سەرقاڵی ئەوە بوون حیزبەکانی خۆیان شەڕی حیزبەکانی خۆیان بکەن ئەرێجا بڕائیاتە توەکی ژنێک دۆژی مادە بەرنامە ژن و هەڵبژارترانی قاچگەلێک لەسەر وێ خاڵی کرد بڕائیاتە فراکسیونێک بێتە دامەزراندن لە پەرلەمانێ بناوێ فراکسیۆنا ژنان باشترینە حتا ئەو ململانەیە حزبی نەمینێتن و باندورێ لەسەر پرسا ژنێنەکەت پێم وایە ئەویش ئەبێتە کارێکی زەحمەت فراکسیۆنێکی ژنان بێت ئەو ژنانە ئەم ژنانە کەسیان ساحەبی خۆیان نین هیچ ژنێک بە بێلایانی نەچووە ژنێک سێبەری پارتی فراکسیۆنێک لە ناو پەرلەمانە بەڵێ وەکو ئەو لیژنەیە کە بۆ کاروباری ئافرەتان هەڵبەتە بەڕای من ئەگەر پیاویشی تیاابێ هیچ گرفتێک نییە گرفت ئەوەیە کە چ مۆزوعێک لە ناو ئەو ئینە هەر هەمان لیژنەیە ژنێن پەرلەمانتەر دەبێژن گەڵ مەسەلەت هێتە سەر مەسەلا ژنێ یاسایەک تێتە سەر وێ هەندێک و مەسلحەتە ژنێ دوێ یاسایدا بیت وێ جوداهیا ڕێگەزینە هێلیتن زەڵام بەشدار نابن لە دەنگدانێدا من پێم وایە کە ئافرەت هەیە کە وەکو هاژەخان باسی کرد ئافرەت هەیە خراپتر بڕیارەیە لەسەر ئافرەتەکەی بەرامبەری وەک لە پیاوێک لەبەرەوە بەنیسبەت منەوە پێم وانییە کە فراکسیۆنێک کە تەنها ژن بن ئەوە چارەسەر کات نەکرد هاژەخان دکومەڵگە هەیەکێ پیا و سالاریدا ئەگەر بڕیار بکەویتە دەستێ ژنێ ژن تووڵە خۆش جواکی بە ناکات لەو باوەڕدانیم طبیعەتی ژن وایە طبیعەتێکی نەرمتری هەیە لە پیاو ینی ئەوە بەدەست من نییە یعنی نابێ پیاوەکان تووڕە بن لەو شتە بەڵام طبیعەتە ینی طبیعەتی ژن و پیا و جیایە باوەڕ ناکەم ژن بەو شێوەیە ینی تۆڵی خۆی بکاتەوە لە کۆمەلگا ئەگەر زۆر بوو گەلک ژنێن دماڵێدا ژنێن دناوبەرە چاردیوارەدانە ژنێن نەخوێندەوارن کوتێنە ئەشکەنجەدان ji ڕوویە جەستەیی دەرونیڤە دەبێژن ئەگەر مەدە سەڵاتەکە بیت ممکنە ئەمژی هەمان تشتی بکەن لەسەر وان چە احتیمالی هەیە خەڵکێک یعنی ناڵێم ینی ئینسان بەڕاستی طبیعەتی ئینسان هەندێک ئینسان طبیعەتێکی نەرمونیانی هەیە ینی احتیمالە پیاویش هەبێت طبیعەتێکی نەرمونیانی هەیە بەڵام ژنیش هەیە شەڕانجێزە ینی ئەو طبیعەتی هەیە ئیتر ئەوە بەڕاستی ئەکەوێتە وەکو ئینسان وەکو مرۆڤ ئەو تەبیعەتە تۆ ناتوانانی ئەوە بڕیار لەسەر ئەوە بدەیکە هەموو پیاوێک شەڕانجێزە و هەموو ژنێک نەرمونیانە ینی من قەت لەگەڵ ئەوە نیم کە ئەو فەرقە بکەین لە مابینی ژن و پیاو ینی تەبیعەتی ناڵێم دەوروبەرە ینی ئەو بیئەیە کە ژن یاخود پیاوی لێ گەورە ئەبێت ئەگەر هاتوو ینی عادەتەن ئەو کەسانەی کە توندوتی ژن وەکو بەڕێزت باست کرد عادەتەن کە توندوتی ژن ئەوە دەوروبەریان توندوتیش بووە وای لێ کردوون کە ینی مەبەستەکە ئەوەیە کە بیئە زۆر کاریگەری هەیە لەسەر پەروەردەکردن یاخود لەسەر تەبعی ئەو کەسانەی کە
توندوتیژە بن بۆی من پێم وانە ینی ژن بەو شێوەیە يعني برأيك بكرتا سيازويشتا بزانم هاجا خان جن بوي عاطفه خو بوي هزا جسته خو دكاره ركابريا ميري بكده دس حالاته دا دسركرداتيه دا دجاكي تنفيذي دا يانجي او هزا جسته يا جن عاطفه او هاري كار نابيت من پێم وانە کە ژن بەڕاستی ئینسان ئەبێ عقل تحکمی پێ بکە نابێ هێزی جەستە یاخود عاتیفە تحکمی پێ بکە بشێوەیەکی عام لە کوردستانی کیش تحکمێت کێتن بەحسێ جوداهیا هێزێ گەلک جارات هێتەکردن هەیەژی لە ڕاستیدا ئێمە ینی وەکو پێشتر باسمان کرد ئەو کۆمەلگای کە ئێمە تێیدا پەروەردە بووین تەبیعەتی ژن و پیا و ینی هەر یەک نەوع تەبیعەتێکمان هەڵگرتووە لە کۆمەلگایەکە ینی لە پەروەردەی کۆمەلگایەکە بەڵام ینی کە کاتێک کە ئەکەویە ناو سیاست بە تایبەتی ژن ینی من ئەگەر وەکو خۆم تەجروبەی خۆم باز بکەم ینی هەندێک شت هەیە هەندێک جار هەیە کە ئەکەویە مووقعێکی وا کە بڕیار دەربی بڕیار بدەی ئەوە پێویست بەوە دەکات کە تۆ یعنی بە عقل تحکم بکەیت نەک بە عاتیفە نەک بە هێزی جەستە پێویست ناکە بەو شتانە تحکم بکەیت ئێمە زۆر پێویستمان هەیە ئێستا لەو مەرحەلەیە کە ئێمە تێیداین لە هەرێمی کوردستاندا پێویستمان بەو منطقی عقلە هەیە کە تعامل بکەین لەگەڵ کێشەکانمان بە تایبەتی ژنان چکە بەڕاستی ئێمە ینی خوازیارین هەمومان کە کۆمەلگایەکی دیموکراسی بنیاد بنین ینی لەسەر ئەو ئەساسە ئێمە ئەمانەوێ کە کوردستان بنیاد بنین کاتێک کە تۆ لەسەر ئەو ئەساسە تەوێ بنیاتی بنی کەواتە ئەبێ یعنی هەموو شتەکان بە منطق و بە عقل باشە تو بەحسێ منطق و عقلێت کەیت و بەحسێ یەکسانیە و دەموکراسی و دادپەروەریەت کەی لێ هەتا نەهاژی لە کوردستانە ژن بکوتایت شتە پەرلەمان یعنی مجتمعي مدى رحمي بجنيت كان بكوتايد هنا برلمان شو بكان حتى او كوتا نمينيت او تمييز ايجابي نمينيت وجن بحقي خو بمافي خو خورتي بچنە ناو پەرلەمانێ نازناسخان کۆتا شتێک نییە کە ئێمە دامان هێنابێ شتێکی نێودەوڵەتیە لە زۆر وڵاتان هەیە لە زۆر وڵاتانی پێشکەوتوو هەیە وڵاتین پێشکەفتی قبول ناکەن کوتە هەبێت شەقل ئەوسەد ممکن هەبێت ما کوردستان قبول دەکە بێژنێت وڵاتێکی نەپێشکەفتی لە زۆر وڵاتی پێشکەوتوو کۆتا هەیە لە زۆر وڵاتی پێشکەوتوو نییە یعنی ئەوە مەبدەئێکە کە وڵاتانی پێشکەوتوو دایان هێناوە ئالیەتێکە بۆ مەبدەئی تەمیزی ئیجابی کە تۆ دەتەوێت لە خۆی تەمیز هەیە تەمیزی جەندەری هەیە لە ناو ئەو مجتەمەعە دواکەوتوانە کە تۆ دەتەوێت پێگەی ژن بەرزکەیەوە ناچاری تەمیزێکی ئیجابی بکەن ژن چ بکەن کۆمەلگا چ بکات ئەو زەڵامێن دە ناو سیاسەتێدا دەسەڵاتدارن خودی بڕیارن خودی قرارن چ بکەن حتا ژن بە کوتای نەچتە پەرلەمانە چ بێتەکردن ئەوە دەمینێتەوە سەر ئەوەی ئەو کاتێک کە مجتەمەع زۆر هوشیار بوو هاوڵاتی بوو بە هاوڵاتی بە معنای کەلیمە کە خوێندەواری زۆر بڵاو بووە کە ئاستی ڕۆشنبیری خەڵک بەرز بووە ئەو کاتە شتێک نامێنێ بە ناوی تەمیزی جەندەری و ئەو جیاوازی ڕەگەزیە نامێنێ بەڵکو زۆر بەباشی کە هەموو شتێک کەوتە سەر ئەساسی زانستی لە ڕووی زانستیەوە دەسەرمێنرێ ژن هیچی کەمتر نییە لە پیا و دەتوانێت وەکو پیا و چۆن لە ناو پیاوان خەڵکی لێ هاتوو هەیە لە ناو ژنانیش هەیە هەموو وەزعەکە دەگۆڕێ و بیر و بۆچوونەکان دەگۆڕێ بەڵام تا مجتەمەعی بەشەری نەگاتە ئەو ئاستا تۆ ناچاری زۆر ئالیەتدا بنەی کە بۆ ئەمڕۆ ڕەوایە ڕەنگە بۆ 100 ساڵی کە ڕەوانە بێ کۆتاش بۆ ئێستای کوردستان زۆر گونجاوە چونکە ئەوە ڕێگایەکە دەرگایەکە ئالیەتێکە بۆ ئەوەی ژنان بگەنە مەوقعی بڕیار کە تۆ گەیشتیە لە من دەڵێم ئێستا ئێمە لەو پەرلەمانەی وای هەڵبژاردن دەکەین سبەی دەچین بۆ دەنگدان 30 ئافرەتمان دەچێت بۆ ناو پەرلەمان لەو 30 ئافرەتە چۆن ژمارەی پیاوان کە ئەگەر بڵین 70 کەسە 80 کەسە لە ناو پەرلەمان هەر هەمویان لێ هاتوونین لەو 30 هەمویان لێ هاتوو نابن بەڵام تۆ دەرگایەک دەکەیەوە لە نسبەی ئەو 30 ئافرەتە بەلای کەمی دەدانە ئافرەتی بەتوانە کە لە لیژنەکان تەوزیع دەبن لە کەرتی تەندروستی لە کەرتی پەروەردە لە سیاسەت هەر بوارەکانی کە هەیە لەوێ دەتوانن دەوری خۆیان ببینن بەڵام کە تۆ بەرتەسکت کردەوە 5-6 ئافرەتت نرد زۆر زەحمەتە
ژنەکانی کە خاوەنشیانن بتوانن دەوری خۆیان بیرخۆیان بسەلمێنن. تەرزەخان ji bo wê xula dahatî ya parlament weke çalakvaneke jinan bi re'ya te jinên ku ev care derbasî parlaman dibin çi bikin ji bo jinên derveyî parlamanin bi taybet. من پێم وایە یەکێک لە گرنگترین هەنگاوەکانی کە ئیتر ئەبێ ژنان لە هەرچی شوێنێکی بڕیارە بوون کاری لەسەر بکەن شەرت نییە لە پەرلەمانە بێ ئەتوانێ وەکو مامۆستایەکی ڕەوزە ڕۆڵی خۆی ببینێ ئەتوانێ وەکو مامۆستا لە ناو دائیرەیەکا دەوری خۆی ببینێ ئەمە ئەرکی هەموو کەسێکە کە مەسلەی توندوتیژی مەسلەی کوشتن مەسلەی ئەم توندوتیژیەی ترکە کە پێش کوشتن کە کۆمەلگا ئەبینێت بە زمان بێ بە قسە بێ بە تەشیرکردن بێ هجوومەکرێتە سەر ئافرەتێک و هەمووی بێدەنگە لەسەری ئەم شتانە ئاسایی نەمێننەوە یاسا بتوانێ ئەو کەسانە ڕاگرێکە ئەم هەموو کە ژنەکان ئەچەوسێنەوە بە شێوەیەک یا بە شێوەیەکی تر چونکە ئێمە ئەبینین ئافرەتێکی هونەرمەند ئافرەتێکی نووسەر ئافرەتێکی چالاکوان ئافرەتێکی سەماکەر هەمویان وەکو یەک لە ناو عەزابی ئەوان کە تووشی تەشیرە بن هەمومان معڕەزین بۆ ئەوەی سبەینێ ببین بە سبەینێ بکەوینە ناو پەیجەکانەوە و تەشیرمان پێ بکرێ یعنی یاسایەک تایبەت بووە یاسایەک هەبێت کە ئافرەت بەڕاستی بپارێزێ پێش ئەوەی بکوژرێ شەرت نییە ئیلا بکوژرێ اینجا ئێمە باسی ئەوە بکەین کە کوشتنەکە کە کوشتن ڕابگیرێ ئەم وردە توندوتیژیانە کە بە زمان و کە بە نووسین و کە بە ڤیدیۆ و کە بە لایڤ و بەم شتانە ئەکرێن ئەمانە هەموو ڕێگر ئەبن لەوەی کە شتی گەورەتر ڕوونە شتی گەورەتر نەقەومێ کە قوتسیەتێک و کە احترامێک بۆ ئافرەت بگەڕێنرێتەوە زۆر باشە هاژەخان بڕێ ئەیاتە چی یاسایەک هەیە لە کوردستانê divێت بێتە هەمووغارکردن ku wê cudahîya ڕێگەزی çêt ket çi yasayek heye divê bête danîn heta ji bo zêdetir xizmetkirina jinê di civakê me kurdewarî piyasalarî de heta jin jî xwe bibînît بەڵێ لە ڕاستیدا ئەمە لەوانەیە ینی لە ڕووی یاساوە کێشەیەکی وامان نەبێت چکە یاسای زۆر باش هەیە لە هەرێمی کوردستان کە لە بەرژەوەندی ژندایە و یاسای باری کەسێتی بۆ نمونە هەموار کراوەتەوە لە خولی دووەمی پەرلەمان یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی دەرکراوە لە خولی سێەم بەسوابزام لە خولی چوارەم هیچ یاسایەک ینی تایبەت بە ژن دەرنەچووە بەڵام لەوانەیە یعنی مەسلەی تەطبیقکردنی یاساکانیش ئەویش زۆرێکە لە ڕێگری لەوەی کە چۆن بتانی ئەو توندوتیژیانە کەم بکەیەوە بەرامبەر بە ژنان ینی زۆر جار مەسەلەن یاسا هەیە دەرچووە بەڵام تەطبیقکردنەکەی وەکو پێویست نییە ینی دەسەڵاتی جێبەجێکردن تەطبیقی ناکە ینی جێبەجێ ناکات یاساکە هەیە بەڵام جێبەجێ ناکرێت ینی ڕێگری هەیە بۆ جێبەجێکردنی یاساکان من پێم وایە ئەگەر ئێمە بتوانین ینی ئەو یاسایانەی کە دەرچووە لە قۆناغی ئێستادا ناڵێم چکە پێویستمان بەوەش هەیە کە هەندێک تعدیلات بکرێ مەسەرم بۆ نمونە یاسای باری کەسێتی یاسایەکی کۆنەی ساڵی 58 کە دەرچووە 59 بەڵام هەرچەندە هەموار کراوەتەوە چەند بڕگەیەکی لێ هەموار کرایتەوە لە ساڵی 2008 بەڵام هێشتا پێویستی بەوە هەیە کە بۆ ئەوەی کە لە بەرژەوەندی ژندا بێت چەند بڕگە و مادەیەک هەیە کە پێویستە هەموار بکرێتەوە بۆ ئەوەی زیاتر ژن پارێزراو بێت لە مەسلەی تەلاقە لە مەسلەی مارەکردنە هەموو ئەو مەسائلانەی کە پەیوەندی بە زەواج و بە هاوسەرگیری و بەوانەوە هەیە پێویست بەوە هەیە کە زۆر لە بڕگە و مادەکان هەموار بکرێتەوە بەڵانی ئەگەر ژن یاسادانانێدا دنویساندنا یاسایێدا بنویسن ئەگەر ژن یاسا و دەستورێدا دەستێوان دنویساندنێژی دەهەبە ممکنەوەکە فام دکەم ژە ئاخفتنێتەدا دەبێ دەسەڵاتێک هەبە وان جێبەجێ بکە جێبەجێکردن نینە یانژی ممکنە ژن یاسایە دەربخیتن زەڵام جێبەجێ ناکات کومالگە هێمەدا و پیا و سالاریە وسا فام دکەم ژ گوتنێتە من بەبستم ئەوەیە ینی کاتێک کە ئێمە کە یاسایەک دەردەچێت لە پەرلەمان تەبیعی یاسایەکە کە دەرچوو یاسایەکە بۆ کۆمەلگایە ینی ئێستا یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی تەنها بۆ ژن نییە ینی هەر بۆ خێزانە هەر ناوەکەشی وایە کەواتە تۆ یعنی خێزان دەپارێزی لە توندوتیژی لەوانەیە بۆ مناڵیش بەکاردێ بۆ پیاویش بەکاردێ بەڵام تۆ دەبێت ینی جێبەجێ بکەی ئەو بڕگانەی کە لە ناو بڕگە و مادەکان کە لە ناوی دەسەڵاتە جێبەجێکردنێ بڕایاتە لاوازە لە کوردستانێ من پێم وایە دەسەڵاتی جێبەجێکردن
نەیتوانی و لەبەر چەند ڕێگریەک کە جێبەجێ ڕێگریان کۆمەڵایەتی ڕێگری کۆمەڵایەتی زۆر بەڵێ باشە. مەسەلەن زۆر جار شت هەبووە لە یاساکە داهاتیە ئێمە وەکو چاودێر وەکو ینی ئەرچێکی پەرلەمانی کە چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردنە ئەو ئەرکەمان کردووە ینی چاودێری زۆر باشە هەژە هەنجبەر کورتی ئادەمی هەژە سلێمان دخۆڵە سێم یا پەرلەمێنتا کوردستانê li ser lîsta şûyî endam perleman bû herweha terze cav çalakvana buwarê jinan Naz Mihemed ku ew jî dixola sêyem ya Parlamenta Kurdistanê da parlamentar bû li ser lîsta Partiya Demokrata Kurdistanê gelek spas bû hatine hewa memnûn bûm hêjeyan jin û helbijartin خاطر دخوازه سبێ هەلبژارتنên گشتی yên Parlamenta Kurdistanê bi rêve diçin nêzîkî 230 jinan zêdetir rikaberiye dikin li ser bidestxistina 30 kursiyên Parlamenta Kurdistanê em weke jin û helbijartin serkeftinê bû hemû jinan dixwazin bila ew jin biçine perlemaniyên dikarin daqûkiye li ser mafê jina bikin jinan biparêzin yên ku bi taybet li dervey perleman meqdûrin û dengê wan nagihe çi dera em xatir dixwazin Kurdistan avedan û jin serkeftî bin.